لە چەمی خاسەوە وەرگرت بێت لەبەرەوەی گەڕەکەکە کەوتووەتە سەر خاسە کە ئەو کات بە خاسە دەوترا خاسە چای. لە چەمی خاسەوە بوونی ئاو لە 3 وەرزی ساڵ لەم چەمەدا کار ئاسانی بوو بۆ بەخێوکردنی ئاژەڵ و سەربڕینی. بە سۆنگەیان بازاڕەوە بڕێک ماڵ دروستکرا بۆ ئەو کرێکار و مامەڵەسیانەی ئەو شوێنە و لە دواییدا خان دروستکرا بۆ حەوانەوەی ئاژەڵەکانیان. ئاقارەکەی بەرتەسک بوو، ڕێگای فراوانبوونی نەبوو، بە شێوەیەشی فراوان